بەڵازان خۆشەویستان لە تەوەری سێم لەگەڵتان دەبین وەک دەزانن کە لە هەرێمی کوردستاندا زۆرێک ڕێکخراوان کە ڕۆڵێکی باشیان هەیە لە بابەتە پەروەردەیەەکان. ڕێکخراوی قوتابیانی کوردستانی یەکێکە لەو ڕێکخراوانەی کە لە ساتی دروستبوونیەوە تاوەکو ئێستا ڕۆڵێکی بەرچاوی گەڕاوە لە خزمەتکردنی قوتابیان لە پێشکەشکردنی وانە پەروەردەیەکان. هەر خزمەتێک کە پێویست بێت بۆ قوتابیان ئەوان یەکێک بوون لەو ڕێکخراوانەی کە لە ڕیزی پێشەوە بوون هەمیشە بەردەوام خو لە پەروەردەیەکان وانە پەروەردەیەکان و دواتر کە دەچنە پرۆسەی خوێندن دەستبەرداریان نەبوون و لەگەڵیاندا هەر بەردەوام بوون. لەم تەورێماندا باز لە خولە پەروەردەیەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەکەین بۆ قوتابیان و فێرخوازان بە میوانداری بەڕێز مامۆستا حەسەن عەبدوڵڵا مامۆستا حەسەن عومەر سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە بە شێوازێکی ڕاستەوخۆ لە ڕانیۆ لەگەڵمانە. مامۆستا گیان سڵاوی خوا لێبێ، سوپاس بۆ ئەم دەرفەتە. وعلیکم السلام ورحمة الله. سڵاوی خوای گەورە لە بەڕێزتان بێ، زۆر سوپاس بۆ میوانداریتان. سپاس دەکەین مامۆستا گیان. ئەم ساڵ ئەم پشووی هاوینە کار و چالاکیەوە چۆنی بوو، چۆن ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە خزمەت قوتابیاندا بوو؟ بەڵێ، لە ڕاستیدا ڕێکخراوە قوتابی و خوێندکاریەکان دەکرێت بڵین ئەرکی تایبەتیان هەیە لە بەرامبەر قوتابیان و بەگشتی لە بەرامبەر پرۆسەی پەروەردەدا. ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان بێگومان ڕۆڵی تایبەتی خۆمان لەو بوارەوە بینیوە. سوپاس بۆ خوای پەروەردگار هەوڵمان داوە خزمەتی قوتابی بە ئەرکی خۆمان بزانین و هەوڵ بدەین لە ئەو کاتانەی کە قوتابی لە پشوودایە بە شێوەیەک لە شێوەیەکان بتوانین لە بواری پەروەردەی لە بواری بەرزکردنەوەی توانە پەروەردەیەکانیان خزمەتیان بکەین و بە تایبەتیش خۆتان دەزانن ئەو قەیران و گرفتە پەروەردەیانەی کە لە بەردەمی پرۆسەی پەروەردەدا هەن و بەداخەوە خەریکە بڵین پرۆسەی پەروەردە فچکی پێوە گرتووە و خۆی پێوە گرتووە کە ساڵانە تووشی بایکۆت، تووشی دەستبەرداری بەرنامە و پلانەکانی خۆی دەبێت بۆ جێبەجێکردنی پرۆژەکانی بە تایبەتی لە پلانی ساڵانەی خوێندنیدا، بە تایبەتی لە 2 ساڵی ڕابردوودا کەم ساڵ هەبووە شکست بە ئەو پلانەیە کە وەزارەت ئیعلانی دەکا بۆ ئەوەی سیستەمی خوێندنی ئەو ساڵە بەڕێ بکاپێی. بۆیە دەرەنجامی ئەو گرفت و قەیرانانەی کە لە بەردەمی پرۆسەی پەروەردە لە بەردەمی قوتابیە بەڕێزەکانی ئەو وڵاتی ئێمەدا هەیە، ئەرکی ئێمەی ڕێکخراوە قوتابیەکان گرانتر دەکا، بە تایبەتیش ئەرکی ڕێکخراوێکی وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان زیاتر قورستر دەکا کە ئێمە بە ڕۆڵی خۆمان هەڵسین بۆ خزمەتی قوتابیان بە تایبەتی لە بواری پەروەردەی و پێگەیاندنی قوتابی و پاراستنی دڵ و دەرونی قوتابی لەسەر گرنگی و بایەخی لە مانەوەی لە چوارچێوەی پرۆسەی پەروەردە و فێرکردندا، مانەوەی لە چوارچێوەی ئەنزیمەی خوێندندا، دەستبەردار نەبوونی وازنهێنان لە خوێندنی کە هەموو قەیرانانەی کە ئێستا پرۆسەی پەروەردەی گرتوۆتەوە بەداخەوە وا دەکا کە قوتابی دەستبەرداری پرۆسەکە ببێ، واز لە خوێندن بێنێ، گرنگی بە خوێندن نەدا و بە شتێکی لاوەکی خوێندن سیر بکە. ئێمە وا بکەین کە لە خولە هاوینەکانماندا لە هاندانەکانمان بۆ قوتابیە بەڕێزەکان بەپێ ئەو ئیمکانەتی کە ئێمە هەمانە بتوانین قوتابیان وابەستە بکەین بە پەروەردەوە، وابەستەیان بکەین بە خوێندنەوە و هاوکارێک بین و دەستبارگرێک بین لەو بارەکەوتووی کە بەداخەوە پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستاندا تووشی بووە. زۆر باش مامۆستا حەسەن، خولەکانتان خۆی لە چ بوارێک و چ بابەتێکدا دەبینێتەوە و لە چ تەمەنێکەوە دەتوانن لە خولەکانی ئەو بەشداری بکەن؟ بەڵێ، لە ڕاستیدا خولەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ساڵانە لە چەند بوارێکی ئەساسیدا خۆی دەبینێتەوە کە سوپاس بەخوای گەورە توانراوە بەپێی ئەوەی کە ئێمە ڕێکخراوێکین لەسەر کۆی ئەو قوتابیانە کار دەکەین کە لە ناو چوارچێوەی ئەنزیمەی پرۆسەی پەروەردە و فێرکردندا هەن بە زانکۆ پەیمانگاکانیشەوە و لە هەموو قۆناغەکاندا سوپاس بەخوای گەورە قوتابیمان هەیە و لە هەموو مەرحەلەکاندا ئێمە توانیمانە خزمەتی قوتابی بکەین هەر لە بنەڕەتیەوە تا زانکۆ پەیمانگاکان، ئەمەش بە مەراحیلی جیاواز بە بەرنامە و پرۆژە و پلانی جیاواز. طبعا ئەو بەرنامە و پلانانەی کە ئێمە لە خولەکانی هاوینە ئیشی لەسەر دەکەین چەند جانبێکی سەرەکیە. یەکەمیان لایەنی پەروەردەی قوتابیە، واتە ئێمە گرنگی و بایەخ بە لایەنە پەروەردەیەکەی دەدەین کە پێمان وایە قوتابی پێویستی بەو پرۆسەیە هەیە و کۆمەڵێک بابەتی تایبەت بە
بەرنامە هەڵدەبژێرین کە بتوانین قوتابی لەم چوارچێوەیەدا پەروەردە بکەین و لە ئەنزیمەی پەروەردە گشتیەکە لە ئەنزیمەی پەروەردە کۆمەڵایەتیەکە لە ئەنزیمەی پەروەردە کوردەواریەکە بیپارێزین و قوتابی لەو چوارچێوەیە دوور نەکەوێتەوە کە سوپاس بۆ خوای گەورە توانیمان لەو بوارەدا سەرکەوتۆ بین و قوتابیەکی زۆر باش سوود و کەڵکی لە بوارە پەروەردەیەکانی ئێمە لەو بوارەدا وەرگرتووە. بوارێکی تر کە ئێمە لە خولەکانی هاوینەماندا کاری لەسەر دەکەین ئەو منهەج و دیراسانەیە کە تایبەتن بە پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستاندا و منهەجی خوێندنن کە ئێمە زیاتر لە ناومان لێناوە خولی سەرکەوتن لە چوارچێوەی پرۆسەیەکدا کە مامۆسای تایبەت وانەکان دەڵێتەوە و قوتابیان هان دەدەین کە پابند بن بە وانەکان بە تایبەتی کۆمەڵێک وانە کە پێویستە قوتابی زیاتر لەسەری هام بدرێ و توانستی بەرز بکرێتەوە بۆ ئەوەی لە کاتێک کە داخل بە خوێندن دەبێ بتوانێت بە شێوەیەکی سەرکەوتوانە ممارەسەی خوێندنەکەی بکە وەکو لە سەرەتاشدا ئاماژەم پێدا ئەو هەموو گرفت و شکستە پەروەردەیانەی کە لە بەردەم پرۆسەی پەروەردەدان ئەوە دەخوازێ کە ئێمە هاوکاری قوتابی بین لە خولەکانی هاوینەدا بۆ بەرزکردنەوەی توانستەکانی فێربوون و زانستەکانی قوتابخانە بۆی قوتابی سەرکەوتوو بێ. لایەنێکی تری بابەتەکانمان لە خولەکانی هاوینە بریتیە لە خولەکانی زمان کە زیاتر گرنگیمان داوە بە خولی زمانی ئینگلیزی و هەروەها خولی زمانی عەرەبی بە زۆری ئەم زمانانە لە خول و دەوراتەکانی ئێمەدا خۆی بینیوەتەوە سوپاس بەخوای گەورە خەڵکێکی باش قوتابیەکی باش لە خولەکانماندا سوودی وەرگرتووە وەلایەن و تەوەرەیەکی فراوانتری پرۆسەی خولەکانمان لە خولەکانی هاوینە بریتیە لە ئەو خولانەی کە خولی گشتین واتە بۆ نمونە خولی خەیاتی بێ خولی خەتاتی بێ کۆمەڵێک خولی توانست خولی مۆبایل بێت خولی دیزاین بێت کۆمەڵێک خول کە لە توانای ئێمەدا تەنانەت خولەکانی وەکو فریاگوزاری سەرەتایی و کۆمەڵێک خولی ترکە لە توانستی ئێمەدا هەیە کە بتوانین قوتابیان خزمەت بکەین بە ئاستە جیاوازەکانی خوێندن هەتاوەکو وتم تازانکۆ پەیمانگاکانی لە خزمەتیان داین. سوپاس بەخوای گەورە ساڵانە ڕێژەیەکی زۆر باش زۆر تایبەت لە تەواوی هەرێمی کوردستاندا مشارەکەی ئێمە دەکات و بەشداری خولەکانی ئێمە دەکات. هەڵما وەستا زۆرێک لە قوتابیەکانی قەزا و ناحیەکان یاخود ئەو شوێنە دوورە دەستانە زۆر جار ناتوان لەو خزمەتانی کە ڕێکخراوەکان دەیکەن و بەتایبەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان سوودمەند بن. ئێوە کاراسانیتان کردووە لە بەدەل لە شارەکان لە شارە گەورەکان ئێوە قوتابیان بێبەش نەکەن لەو خزمەتانی لەو سوودە پەروەردەیانی کە هەیە بتوان ئەوانی سوود وەربگرن؟ بێگومان ئوستازی بەڕێز ئێمە هەوڵێکی زۆر جددیمان داوە بۆی بتوانین قوتابیان ئەو خزمەتانەی کە ئێمە پێشکەشی دەکەین بکاتە دەستیان. من بەداخەوە جگەلەوەی کە پرۆسەی پەروەردەی بۆ خۆی زۆر جار تووشی بارگرانیەکی زۆر بووە و تووشی قەیرانی زۆر هاتووە و نەیتوانیوە ئەدای کۆی پلان و بەرنامەکانی خۆی بکە. لە بەرامبەریشدا ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی وەکو ڕێکخراوە قوتابی و خوێندکاریەکان لە هەرێمی کوردستاندا و بە تایبەتیش ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان هیچ هاوکاریەکی مادی لەلایەنی معنیەوە ناکرین بۆی ببینە پشتیوان بۆ ڕاستکردنەوەی ئەو بارە خوارەی کە زۆر جار پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستاندا ڕوبەڕووی دەبێتەوە کە بەداخەوە من لە ڕۆژانی ڕابردوو لە تورکیا بووم لەگەڵ کۆمەڵێک ڕێکخراوی گەورە لە تورکیا گفتوگۆمان کرد یعنی زۆربەی ڕێکخراوە خزمەت گوزاریەکانی ڕێکخراوە قوتابی و خوێندکاریەکان لە وڵاتێکی وەکو تورکیا و هاوشێوەکانی لەلایەن حکوومەت و لەلایەنی فەرمیەوە داعمی مادی دەکرێن پشتیوانی دەکرێن بۆی خزمەتی قوتابی بکرێ و ئەو کەلێن و فەراغەی کە لە پرۆسەی پەروەردە دروست دەبێت ڕێکخراوە قوتابی و خوێندکاریەکان بتوانن پاڵپشتێک بن و لایەنێکی معنی و معنەوی بن بۆ ئەوەی بتوانن پرۆسەکە بە متەکامیلی بگێنە ئامانجەکانی خۆی و سەرکەوتوو بێت. بەڵام بەداخەوە خۆتان دەزانن کە ئەم پرۆسەیە لە وڵاتی ئێمەدا بە کۆی پرۆسەکەەوە لەژێر پرسیارداوە پێویستی بە مراجعە و پێداچوونەوەی ورد هەیە لەلایەن دڵسۆزانی بواری پەروەردە و خەمخۆرانی بواری پەروەردەوە کە من زۆر جار لە دیبەیت و لە دیدارەکانمدا لەگەڵ لایەنە معنیەکان لەگەڵ لایەنە تایبەتمەندەکان ئەم قسەیە دووبارە دەکەمەوە. پرۆسەی پەروەردە موڵکی شەخسێک نییە، پرۆسەی پەروەردە موڵکی نەتەوەیەکە. پێویستە هەمومان مشاریک بین لە هەر گۆڕانکاریەک کە لە پرۆسەی پەروەردە لە وڵاتەکەماندا ئەنجام دەدرێت کە بەداخەوە زۆر جار کۆنفرانسێک
مؤتەمەرێک دیدارێک ئەنجام دەدرێت بە ئامانجی ئاراستەی گۆڕانکاری کە دوجار بەڕاستی ئێمە هیچمان نازانین ئەم گۆڕانکاریە چییە و هیچمان نازانین چ دلیلێک چ هۆکارێک لە پشتی ئەم گۆڕانکاریەوەیە و لە پشتی ئەو دەلایلانەوەیە کە لە پشتی گۆڕانکاریەکانەوە پرۆسەی پەروەردە ئاراستە دەکات. زۆر جارەمە مەترسیەوەمانەیە پرۆسەی پەروەردە بە ئاراستەی بە شەخسە نەکردنی ئامانجە گەورەکانی بێ بەڕاستیەوە مەترسیە. بۆیە بەرچاوڕوونی ئێمە کۆی پرۆسەکە یعنی ئێمە وەکو ڕێکخراوە قوتابی و خوێندکاریەکان لە چوارچێوەی ئەو هەژمونەداین کە پێی دەگوتێت پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستاندا خۆزگە هەمومان بمانتوانی بایڕۆڵمان هەبووە لە گۆڕانکاریەکاندا. بۆیە بەڕاستی ئەم پێشەکیەم باس کرد لە وەڵامی ئەو پرسیارەدا مامۆستای بەڕێز ئێمە ئەو توانە مەحدودەی کە وەکو ڕێکخراوێکی خۆبەخش لە وڵاتەکەمان هەمانە ئەو پەڕی جوهدمان کردووە. بێگومان ناوچە دوورە دەستەکان ناحیە و قەزاکان زیاتر پێویستیان بە خزمەتەکانی ئێمەیە. گوندی وا هەیە لادەی وا هەیە یعنی دەستی هیچ کەسێک پێی ناگا بۆی خزمەتی قوتابیەکانی بکە. من بە پێی معلوماتێکی سەرەتایی کە لە ساڵی 2019 تا ئێستا لە سەروی 60,000 قوتابی وازی لە خوێندن هێناوە. ئەم ڕێژە هائیلە زۆرە کە قوتابی واز لە خوێندن دێنێ بێگومان دەرەنجامی هەیە هۆکاری هەیە کە یەکەم فێر نابێت، دووەم کێشە و گرفتێکی زۆر لە پرۆسەکەدا هەیە، ساڵانە ساربوونەوەیەکی زۆری قوتابی هەیە. بڕواتان هەبێ ئەم ساڵ من لە سەردانی ئامادەیەکم کردووە لە ناو شاری سلەیمانی مامۆستایەکی بەڕێز فەرمووی مدیرەکە فەرمووی دوای مانگ و نیوێ قوتابێک بە زانیوێتی کە دەوام دەستی پێکردوەوە اینجا هاتووە بۆ دەوام. یعنی حاڵەتێکی زۆر شاز و ناباوە لە پرۆسەکەدا و ئێمە توانیومانە ڕۆڵ ببینین، توانیومانە سیارە دابین بکەین بۆ قوتابیە دوورە دەستەکان، هۆکاری گواستنەوە بە پێی ئیمکانیەتی خۆمان دابین بکەین و قوتابیەکی زۆر لە شوێنە دوورە دەستەکان لە لادێکان لە قەزا و ناحیەکان مشاریکن لەگەڵ ئێمە لە خولە دەوراتەکانمان. بەڵام ئەم بەڵامە بەڕاستی دیسان ئەزیەت بە دڵ و دەرونی هەموو لایەکمان دەدا مامۆستای بەرز. ئەمیش ئەوەیە کە باری لاری ژیانی خێزانەکان هاوکار نییە بۆ ئەوەی قوتابیەکەی 2-3,000 دینار 10,000 دینار بۆ قوتابیەکەی بدا بۆ دابینکردنی کرێسایارەکەی کە بێت لە خولێکی خۆبەخشی یان خولێکی زۆر کەم لە ڕووی نرخ و باهای پارەوە بێ بەشداری قوتابیەکەی بکە لەبەرەوەی چەند پارەیەکی کەمی نییە منداڵەکەی بگوازێتەوە بۆ ئەم خولانە. بەڕاستی بەداخەوە یعنی ئێمە لە بەردەمی هەڵاوسانێکی گەورەی پرۆسەی پەروەردەداین قەیرانێک دەکرێت بڵین جۆرێک لە قەیران هەیە بەڕاستی ئەگەر دڵسۆزان خەمخۆرانی بواری پەروەردە بە شێوە گشتیەکەی خەمی لێ نەخۆن بە تاکیدی ساڵانی داهاتووە گەرەمە بەردەوام بێ کێشەی زۆر گەورەتر بۆ بەردەمی پرۆسەی پەروەردە و فێرکردن دروست دەکات و ئەرکی ئێمەش ئەرکێکی مەحدودە توانای ئێمە توانایەکی مەحدودە. ئەوەی کە لە تواناماندا بێ و کوڕێکخراوی قوتابیانی کوردستان بێگومان درێغی ناکەین لە خزمەتکردنی قوتابیان و خوێندکارانی ئەم وڵاتە و بەبێ جیاوازیش. بڕواتان هەبێ مامۆستای بەڕێز ئێمە لە خولەکانماندا قەت سەیری هەوێ هیچ کەسێکمان نەکردووە. هەر قوتابیەک لە خولەکانی ئێمە بە تایبەتی لە خولە پەروەردەیەکانمان لە خولە فێرکردنەکانمان فێرکاریەکانمان ئەو خولانەی کە پرۆسەی پەروەردە و فێرکردن لە کوردستان خزمەت دەکات خزمەتی هەر قوتابیەکمان کردووە کە لە دەرگای ئێمەی دابێەوە ماڵەکەی ئێمە ماڵی ئەوان بووە و کەسمان بە بێگانە نەزانیوە. باش مامۆستا حەسەن لەوانەیە کۆمەڵی قوتابی و خوێندکار هەبێت کە تەخەڕوجیان کردبێت و لە ماڵەوە ئێستا دانیشتبێتن. ئایا ئێوە هیچ خولێکتان هەیە بە تایبەت لە خولە گشتێکادا کە ئاماژەت پێکرد بۆ ئەوەی ئەوانیش سوودمەند بن؟ بەڵێ ئەمە پرسیارێکی زۆر تایبەت و دەستەکانتان خۆش بێ مامۆستای بەڕێز. لە ڕاستیدا دیسان ئەمەش ئازارێکی ڕوحی ئێمەیە کە بەشێکی زۆر لە تەخەڕوجەکانی ئەم وڵاتەی ئێمە بەبێ ئیش دەمێننەوە بە بێکار دەمێننەوە. ئەمە لەگەڵ ئەوە دانین کە هەموو خەڵکی هەیە تاعین بکرێت بەڵام لەگەڵ ئەوە داین هەلی کار لەم وڵاتەدا بۆ هەر گەنجێکی ئەم وڵاتە بۆ هەر تەخەڕوجێکی ئەم وڵاتە بۆ هەر کەسێک کە بتوانێت کار بکات لە وڵاتەدا بڕەخسێنرێت کە بەداخەوە حکوومەت نەک لای لێ ناکاتەوە لێی خەوتووە و بێباکانە سەیری ئەم قەیرانە دەکا و لای بەلادا ناکاتەوە تەنانەت لە زمانی خۆیانەوە باز دەکرێت کە بە هەزاران کرێکاری بیانی لە وڵاتەکەی ئێمەدا لە هەلی کاریان پێدراوە گەنجەکانی ئەم وڵاتی ئێمە
هیچ شێکیان دەست ناکەوێت هیچ کارێکیان دەست ناکەوێت بەڵێ بێگومان ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان سوپاس بەخوای گەورە لەو لایەنەشەوە ڕۆڵێکی زۆر باشمان بینیوە بەو ئیمکانیەتە متەواضعانەی کە ئێمە هەمانە بۆ خزمەتکردنی ئەم توێژە توانیومانە ڕۆڵی خۆمان ببینین و خزمەتیان بکەین لە بواری پەرستاری و پزیشکیەکاندا خولی تایبەتمان هەبووە لە بواری ئایتی و تەکنۆلۆژیادا خولی تایبەتمان هەبووە لە خولی دیزاین و خولی ڕاگەیاندن و خولی پەیامنێری و کۆمەڵە خولی تردا واروها لە بواری تەقەنیەکان و کۆمەڵێک بواری تایبەت کە فێرخواز ویستویەتی ئارەزووی هەبووە ڕەغبەتی هەبووە خولی خەیاتیمان هەبووە خولی خەتاتیمان هەبووە خولی سەرچاکردن و سەرتاشیمان هەبووە کۆمەڵە خولمان هەبووە کە بتوانین فراغێک لە فراغەکانی ئەم خوشک و برایانەمان کە تەخەڕوجیان کردووە بەڵام بێکار بێ ئیژماونەوە فراغێک لە ئەمانە پڕکەینەوە و بتوانین هاوکاریان بین و بەشێک لە ئەم معانات و کێشەی ئەوان کە هەیەە لایەن بەلادا بکەینەوە. زۆر باشە مامۆستاکیان لە کۆتاییدا گرنگترین ڕێنمایی چییە بۆ قوتابیان تا چەند گرنگە لەگەڵ ڕێکخراوەکەی ئێوەدا بتوانن ئەوانە پەروەردەکان فێرم وەڕوو لە ڕێکخراوەکەی ئێوە بکەن لە سەر جەمشار و شارشکان بۆی کە بتوان سوودمەند بن نەک لە خولە پەروەردەکانە زۆر بابەتی دیکەی پەروەردەی و یەکێک لەو ئەرکە قورسی کە ئەکەوێتە ئەستۆتاماوەیەکی دیکەیە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلانەکە ڕۆڵێکی باشتانە بۆ و زۆرە لە قوتابی توانوێتی سوود لەو پڕکردنەوە فۆرمە وەرگی بە شازێکی دروست پڕ بکرێتەوە. زۆر پرسیارێکی تایبەت و سوپاس بۆ پرسیارە بەڕێزەی پرسیاری جەنابیشت بەڕاستی ئوستازی بەڕێز یعنی من وەکوتم لەو فترەی ڕابردوو لەگەڵ یەکێک لە ڕێکخراوە گەورەکانی تورکیا کە لە بواری خزمەتی قوتابیان کار دەکا یەک لەو ڕسمانەی چالاکیانەی خۆمان کە پێشانماندا کە ئەمە و چالاکیەمان کردوون و ئەنجام داون لە وڵاتەکەی خۆماندا وتی ئەوە زۆر معروفە پێی ئاشناین ئەو چالاکی ئەوە کردوتانە وتم بەڵێ کە بەڕاستی چالاکێکی کاریگەر بوو و بەڕاستی ئەم چالاکیانە زۆر کاریگەرن و زۆر کاریگەریان لەسەر نەفسیەتی ئێمەش دروست کردووە تەنانەت شانازیان پێوە دەکرد افتخاریان پێوە دەکرد سوپاس بەخوای گەورە بەشێک لە چالاکیەکانی ئێمە کاردانەوەیەکی دەرەکیشیان هەبووە و کاردانەوەیەکی دەکرێت بڵین لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا زۆرێک لە پەیجە کاریگەرەکان زۆرێک لە کەسایەتی کاریگەرەکان ئیشیان لەسەر کردووە و بڵاویان کردوتەوە لە ڕێگەی سۆشیال میدیاکانی خۆیانەوە ئێمە فرسەتی باشمان لە بەردەستدایە من ئامۆژگاری قوتابیە بەڕێزەکانی ئەم وڵاتە دەکەم هەلی زۆر گەورەمان لە دەستدایە ئێمە نەوەی داهاتووی ئەم وڵاتەین ئێمە خاوەنی ئەم وڵاتەین گەنجەکانی ئەم وڵاتە قوتابیەکانی ئەم وڵاتە خاوەنی ئەم وڵاتەن تکایە دەستبەرداری زانست مەبن تکایە دەستبەرداری خوێندن مەبن تکایە دەستبەرداری پرۆسەی پەروەردە و فێرکردن مەبن و مەڵێن خوێندن بێکەڵکە من بە یەک ئاماژەیەکی ڕاستەقینە کە هیچ مجاملەیەکی تێدانە پێتان دەڵێم خوایەک بەو عەظەمەتەی خۆیەوە سبحانه وتعالى بە یەکەم ئاەتی ندای قەلبی پێغەمبەرەکەی دەکا عەلەیهی سەڵات وەسەلام کە دەفەرمێ ئیقڕە بسم ربک الذی خەلق ئەمە کۆتایی هەموو وەڵامەکانە کە خوێندن هیچ مجاملەیەکی تێدا نییە و هیچ شتێک بەدیلی خوێندن نییە و هیچ شتێک بەدیلی پرۆسەی پەروەردە و فێرکردن نییە بۆیە ئەگەر لەو فەرەزنا دەسەڵات حاڵەتێکی بۆ ئێمەی قوتابی دروست کرد دەستبەرداری خوێندن ببین نابێت دەستبەرداری ببین دەبێت دەستی پێوە بگرین پرۆسەی پەروەردە هیچ بەدیلێکی نییە هیچ شتێک سەرچاوەیەکی ترمان نییە جێگەی خوێندن و پەروەردە و پرۆسەی پەروەردە و فێرکردن بگرێتەوە تکایە دەستبەرداری مەبن و ئێمە بەردەوامی ئەو بەڵێنیوەتان پێ دەدەین بەردەوام دەبین لە خزمەتتان بەردەوام دەبین لەگەڵتان وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان ماندوو نابین لە هەموو قۆناغەکاندا لە هەموو پێداویستیەکانی قوتابیدا ئێمە ئیشاڵڵا حزورمان دەبێ وەکو جەنابەت ئیشارەت پێدا ئێمە لە چەند ڕۆژانی داهاتوودا دەچینە ناو قۆناغێکی تری گۆڕانکاری کە قۆناغی زانکۆلاینە پشت بەخوای پەروەردگار بە ستافێکی کارامە لە تەواوی کوردستاندا لە خزمەتی قوتابیە بەڕێزەکانی 12 ئامادەی و دەرچوانی 12 ئامادەی دەبین ئینشاءڵڵا نەتیجەیەکی زۆر باش و خزمەتێکی زۆر باش پێشکەش بە قوتابیانی وڵاتەکەی خۆمان دەکەین. زۆر باشە زۆر سپاس بۆ حەسەن عومەر سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە لەم تۆرە لەگەڵمانە بووی زۆر سپاس دەکەین. زۆر سپاس.